لەو فترەی بورژوازیەکانە کە شوێنێکی وەکو فەڕەنسا کە باسی شۆڕشی فەڕەنسیەکەین سێ طەبەقە هەبوو، سێ چین هەبوو لە مجتەمەعەکەیە. چینێکیان بریتی بوون لە نەجیبزادەکان کە هەر لە دەرەبەکەکانەوە مابوون و دەسەڵاتێکی زۆر و ئەملاکێکی زۆر زۆریان کەوت بۆ بەردەست و خۆیان بووبوون بە دەسەڵاتدار، پاشاکانیش سەر بەوان بوون. هەروەها چینی دینداریەکان، قەشەکان، ئەوانەی کە لە کەنیسەکان بوون، تەمەنەوە ئیکلیرۆسی پێڵن، لای ئێمە نەبووە بە طەبەقە، بەس لای ئەوان طەبەقەیە، چونکە لە ئیسلامە یعنی لای ئێمە یەکێک چەند گەورە بێ وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ، هەر یەکێکە وەکو ئەو خەڵکە نوێشکەرەی کە هەیە، یعنی هیچ زیادەیەکی نیە ئیلا بۆ عیلمە نەبێ کە پێێتی عیلمەکەشی نەیکردەوە بە طەبەقە، بەڵام لەوێ طەبەقە بوون لە ئەوروپا. دوای ئەویش ئەو چینەی ڕەش و ڕوتە خەڵکەی زۆرەی کە هەبوو، بەڵام لەناو ئەمانە وردە وردە چینێکی ڕۆشنبیر هاتە پێشەوە، خەڵکانێکی تری ڕۆشنبیر هاتنە پێشەوە کە ئەوانش بوون بە دەمڕاستی چینە ڕەش و ڕوتەکە. کابرای کرێکار، کابرای ئاسنگەر، کابرای مزگەر، کابرایەکی تر لەو سەرجادەیە نەیەتوانی ڕۆڵێکی وا ببینێ، بەڵام کۆمەڵی خەڵکی بیرمەند و فەیلسوفەکان و سیاسەکان و ئەوانە کە هاتنە پێشەوە تەمسیلی ئەو چینەیان کرد، بۆیە کە تینیان هێنا بۆ لویسی 16ام لە سەرەتای شۆڕشی فەڕەنسیا. تەمان نەقاباتیان پێکەنان، جا نەقابەی کرێکاران و ئەوانە ئەوە بوو کە لە ساڵی 1870 پێوترێت کۆمۆنی پاریس هجوومێکیان کردە سەر پاریس و گرتیان کۆنتترۆلیان کرد، بەڵام 4 مانگ بۆیان کۆنتترۆل کرا، دوایی دەسەڵاتداران هاتنەوە سەر دەستیان و نەیانتوانی. بەڵام دوای ئەو حادیسەیە بە 8 ساڵی تر کە ئەمان زیاتر خۆیان ناسی، زانیان طبقاتی خەڵکیی زۆریان لەگەڵە، زانیان بورجوازەکانی بەرامبەریان و دەرەبەگە کۆنەکان ناتوانن ئەو مقاومە زۆرە بکەن، پیاوە دینیەکانیش هەر تەرەفی ئەو دەوڵەمەندانە گرن و تەرەفی بورجوازەکانەگرن، بەڵام دەسەڵاتێکی زۆر گەوران لە ناو میلەتانە نەماوە، بوو بەوەی کە شۆڕشی فەڕەنسی ڕوو بدا. شۆڕشی فەڕەنسیش کە ڕوویدا لە سەرەتاوە لویس بانجی کردن بۆ مؤتەمەرێک پێوترە مؤتەمەری فەرسای، وای داوا کرد کە ئەبێ لە هەر چینێک 2 نەفەری بێ لەم سێ طەبەقەی کە لە کۆمەڵگەکەیە هەیە، وەکە هاتیشن وتیان قبول ناکەین نوێنەرانی چینی ڕەش و ڕوتەکانی خوارێ لەگەڵ ئێمە دانیشن. ئەو کاتە بڕیار درا کە ئەبێ نوێنەری هەر چینێک لە قاعەیەک ئادانیشێ، وەسیتێک لە نێوانیانە بێ و بڕوا قسەکانیان بگەێنە بە یەکتری. طبعا ئەمەش وای کرد کە زیاتر نوێنەری میلەتەکە زەلیلتر بکرێن، هەتا بوو بە شۆڕشێکی گەورەتر، تا پەرەیسن، تا ڕقوقینێکی زۆرتر گەورەتر بوو. طبعا وای لە هات ئەم جارە کە هجووم کرایە سەر باستیل کە مەشهورە بەوەی زیندانی باستیل، خەڵکێک هەروەزانە زیندانی باستیل طبعا چونکە لە ئیعلامە هەروە تەرەحکرا باستیل نمونەی جەبەروت و زیندان و تەعزیب و ئەو جۆرەشتانە بوو. خۆ باستیل وانە بوو، باستیل 7 کەسی تیا بوو لە زیندانە، 3یان هەر شێت بوون خراببوونە ئەوێەوە، 4 تری ساغی تیا بوو. بەڵام لەو سەردەمەیە ئەو ڕەش و ڕوتەی شۆڕژگەڕانە ڕاپەڕی بوون کە نوێنەرەکانیان لە قەسری فارسای بوو بۆ کۆبوونەوە، پێویستیان بە چەک بوو. لەو کاتەیە هێرشەکان ڕویان کردە سەر باستیل بەو سیفەتەی کە شوێنی چەکی لێ و ئەماری چەکی لێ و مەژدەبێکی چەکی لێ، چون چەکیان دەرهێنا و هجوومیان کردە سەر مەلیک و دوای وردەوردە ڕاویان ناو دەریان کرد.